خۆشە بەڵام وەکو حەزکە چەند ساڵێکی ژیانم تەرخانکەم بۆ دکتۆری نەخێر. بەژەرێن پێشانگایە و کردووە تا چەندێک خوێندن ناکە لە ڕێگەی خوێندنەکەتەوە ئەتوانی وا بکەیت کە پەرە بە ژیانە بێ ژیانێکی شایستە بە خۆداوی بکەیت. ئەتوانم بڵم زۆربەی ینی لە ڕێژەیەکی زۆرە چونکە لە سۆسایەتیەکە ئەژیم لە شوێنێکە ئەژیم کە گرنگیان زۆر بە خوێندن ئێن و لە ڕووی خوێندنەکە پیشێکی باشە دەسەکە. بەنیازی شوی تۆ نازانم جارە چی لە بیرتایە ئەتێ بڵێ ئەمێ ببم بە دکتۆریە بە مهندیسێ بە محامیەک بەچی چۆن ینی واتە چ بە بەشی هەڵبژێری ئەوەی کە خۆ چەند وەخت بیری لێ کردووەتەوە بەپێی حەزە خاڵەکەم یاخود ئامانجەکەم کە هاتووم بۆ ئێرە ئەوەیە کە بۆم دەرکە بزانم حەزم لە چی و کوێ باشە بوو. واتە تاسە دیاریم نەکردووە نەخێر چەند ساڵ خوێندن نەوهێناوەتە بەردەمی خۆت لە کاتێ بیکەیتەوە بڵێ من ئەمێ ببم بە فڵانەشت نەخێر لەبری کە ڕۆژ بە ڕۆژ حەزێکی زیاترم بۆ پێیابێت تۆ حەز لە شتێکی زیاترەکەم. دکتۆری نییە؟ ئەتوانم بڵم خۆشە بەڵام وەکو حەزکە چەند ساڵێکی ژیانم تەرخانکەم بۆ دکتۆری نەخێر. هاتووم زانکۆڵایم بکەمەوە و سەیری زانکۆکانی سلێمانی بکەم یان زانکۆکانی دەرەوەی وڵات بۆ ئەوەی بزانم بمێ بچم بۆ کێوە. چ کۆلێژێ؟ شکاری نەخۆشەکان. باشە بۆ هەمووی هەوڵی بەشە پزیشکیەکانیانە. من وەکو خۆم حەزم لێە و هەر لە کاتی پۆلی دۆنزەشا کە بڵێن سعی شتەکەیت و بەشەکان جاکراوەتەوە بۆمان من وەکو خۆم لە بایۆلۆجیا زۆر باش بووم و هەستەکەم ئەگەر بچمە ئەو بەشە تۆپیەکانەوە باشترە بێ بۆ من. واتە حەزەکەی سەدرەی سپیش لە بەکەی ئەوە هەستەکەم خەونی هەموو کەسێکە بیکات.